سڵاو من هەتام لە ڕێکخراوی سیدکار دەکەم وەکو چارەسەرکاری نەخۆشیە دەرونیەکان ئەم ڤیددیو دروستکرا بۆتە بۆ هەموو ئەوانەی کە لە بواری چاودێری تەندروستیە ئیش دەکەن لە هەرێمی کوردستان. لەم ڤیددیوە دەمێ بە شێوازێکی گشتی باسی چۆنیەتی ناسینەوەی نیشانە باوەکانی نەخۆشی دەرونی بکەم، هەروەها باسی چۆنیەتی ڕەوانەکردنێکی شیاو بۆ وەرگرتنی پاڵپشتی دەرونی. لەم بارودۆخە سەختەی ئێستادا فشارێکی زۆر لەسەر خەڵکە کە مامەڵە دەکەن لەگەڵ فشاری دەرونی و پاڵپشتی کەسانی دەوروبەریان دەکەن. ڕەنگە ئەو فشارە کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر لایەنی دەرونی و لایەنی جەستەیە. بە شێوازێکی گشتی خەڵک زۆر حەز بە فشار و نیگەرانی دەکات بەهۆی ئەوەی کە بارودۆخەکە پێشبینی نەکراوە، نازانێت لە داهاتوە چ گۆڕانکاریێک دروست دەبێت، لە ڕۆژی داهاتوە لە چەند سەعاتی داهاتوە چ گۆڕانکاریێکی تر دروست دەبێت، چونکە شتەکان پێشبینی نەکراون و ژیانی ڕۆژانە بە تەواوی تێکچووە. لەگەڵ ئەمانەشدا ڕەنگە ئەم بارودۆخەی ئێستا کاریگەری زیاتری هەبێت لەسەر ئەو کەسانێک کە پێشووتر گرفتێکی دەرونی یان نیشانەی یەکێک لە نەخۆشیە دەرونیەکانی هەبوو بێت. کاریگەری زیاتری ئەبێت لەسەر ئەو بەهۆی ئەوەی کە فشارەکە زۆرە و هەروەها کەمی چاودێری یاخود کەمی پاڵپشتی دەرونی لەلایەن دەروونناس و پسپۆڕانی دەرونیەوە. بە شێوازێکی گشتی بەشێکی زۆری خەڵک دەتوانێت مامەڵە بکات لەگەڵ فشارەکان کە هەیەی، بەڵام ڕەنگە بەشێکی هەبێت کە نەتوانێت و پێویستی بە پاڵپشتی دەرونی زیاتر هەبێت. ئەوانی کە من ئێستا باسییانەکەم کاردانەوەی ئاسایی، بەڵام ئەگەری ئەوەی هەیە ببێتە گرفتێکی دەرونی یان نیشانە یەکێک لە نەخۆشە دەرونیەکان ئەگەر بێت و چارەسەری پێویست لە کاتی گونجاوە وەرنەگرێت. ئەگەر چەند نیشانەیەک لەمانە بە دیار کەوتن باشترە کە لەگەڵ پسپۆڕێکی دەرونی بە دوواداچوونی بۆ بکرێت. نیشانە باوەکان بریتین لەمانە: گۆڕانکاریەکی بەرچاو ڕاستەوخۆ لە خەو یاخود لە خواردنە، کە باسی خواردن ئەکەین واتە تۆ بە بەراورد بە ڕۆژانی پێشتر ڕێژێکی زۆر خواردن بخۆی یاخود نەتوانی خواردن بخۆی، بۆ خەویش بە هەمان شێوە کە کاتێکی زۆر بخەوی یا نەتوانی خەو بخەوی بە شازێکی دروست. هەروەها گۆڕانکاری لە مەزاج، لەوەی کە تۆ ڕەنگە گۆڕانکارێکی لە ناکاو دروست ببێ لەوەی کە هەست زۆر بە دڵخۆشی بکەیت یاخود هەز بە دڵتەنگ بکەیت و بەبێ هیچ هۆکارێکی دیاریکراوە. هەروەها گۆڕانکاری ئەبێ یاخود کێشە دەبێت لە بیرکردنەوەیە، ڕەنگە نەتوانی تەرکیز بکەیە سەر گرفتەکانی ڕۆژانەیە، تەرکیز بکەیە سەر ئیشێکە ئەیکەی، ڕەنگە شت لە بیر بکەی، یعنی نەتوانی ئەو شتانە شتە سادەکانی شتە ئاساییکە پێشتر زۆر بە ئاسانی لە بیر داهاتەوە ئێستا لە بیر بێتەوە. خۆ بە دوورگرتن لە چالاکی کۆمەڵایەتیەکان تێکەڵبوون لەگەڵ خەڵکیا و چالاکیانەی کە زیاتر تێکەڵ دەکا لەگەڵ کۆمەڵگە لەگەڵ دەوروبەرتە خۆ بە دوور بگری لەمانە. هەروەها دەست پێشخەر نەبی، واتە خۆ بە دوور بگری لە بەشداریکردنی لە چالاکیەکانی ترکە تو پێشتر کەسێک بووی کە زۆر ئارەزوت کردووە لە بەشداریکردنی ئەم چالاکیانە. هەروەها چەند شتێکی تر هەیە وەکو ئەوەی کە تۆ هەست بە ترسێکی زۆر بکەیت، هەست بەوە بکەی کە گومان لە دەوروبەر تا بکەی، گومانێکی زۆر لە دەوروبەرت بکەی، یاخود هەست بەوە بکەی کە من تاوانێکم کردووە، ئەو هەستە لەلا دروست ببێت. ئەمانە چەند نیشانەیەکن کە نیشانی باون لە نەخۆشی دەرونیە و بە ئاسانی ئەناسرێنەوە، بەڵام لەگەڵ ئەوەیە بۆی زیاتر یارمەتی دەرت بێت بۆ ناردنی ئەو کەسە بۆ وەرگرتنی پاڵپشتی دەرونی، 4 فاکتەری سەرەکیمان هەیە کە پێویستە سەرنجیان بدەینێ لە کاتیەوەی کە تۆ کەسێکە بینی ئەو گرفتەی هەبێت. یەکێک لەمانە دووبارە بوونەوەیە، تا چەند ئەو نەخۆشانی کە ئەو نیشانانێک کە من ئێستا باسم کرد دووبارە ئەبنەوە، چەند دووبارە ئەبنەوە. هەروەها ماوەکەی، چەند ئەو نیشانانێکی ئێستا ئێمە باسمان کرد ماوەکەی چەندە. بە هەمان شێوە توندی ئەو نیشانانە چەندە، یاخود تا چەند کاریگەری دەکاتە سەر جێبەجێکردنی ئەرک و پیشەی ڕۆژانە. کە باز لە یاخود لاوازی لە نائاسایی لە جێبەجێکردنی کاری ڕۆژانەت مەبەستمان چییە؟ لەو ئەم شتانە ئەگرێتەوە کە من ئێستا باسیەکەم، هەرس هێنان لە چالاکیەکانی ڕۆژانە، وەکو ئەوەی کە تۆ گرنگی بدەیت بە خودی خۆت، وەکو گرنگیدان بە پاک و خاوێنیت، گرنگیدان بە ڕوخسارت، یاخود چەند ئەرکێکی تر کە لە ڕۆژانەیە پێویستە ئەنجامی بدەیت، یاخود ئەگەر تۆ دایکێک بە گرنگیدان یا چاودێریکردنی منداڵەکەت چکە، چاودێریکردنی منداڵ بە یەکێک لە ئەرکە گرنگەکاندا دەنرێت. ئەمانە چەند فاکتەرێک و چەند نیشانەیەک بوون کە ئەبێ ئێمە
بە هەندیان وەربگرین لە کاتی ناردنیان. لەگەڵ ئەمانەشە ڕەنگە بۆ ئەو کەسانێک کە پێشووتر گرفتێکی دەرونیان هەبوو بێ یان نیشانەیەکێک لە نەخۆشیە دەرونیەکانیان هەبوو بێت لە ئێستاە نیشانەکانیان تونتر بوو بێت. بۆیە زۆر گرنگە سەرنج بدەینە سەر ئەو کەسانی یاخود گرنگی زیاتر بدەینە ئەو کەسانێک کە پێشووتر نیشانەیەکێک لەم نەخۆشیانەی هەبوو بێت وەکو خەمۆکی، نیگەرانی، زەبری دەرونی واتە لە پێشتر زەبری دەرونی هەبوو بێ نیشانەی زەبری دەرونی هەبوو بێ لە هەمووی گرنگتر ئەوەیە کە پێشووتر ئەم کەسە بیرۆکەی خۆکوژی هەبوو بێت واتە هەوڵی داوە خۆی بە ئێشێنە یا کۆتایی بە ژیانی خۆی بێنی. زۆر گرنگە ئەو کەسانە چارەسەری پێویست وەربگرن لە کاتێکی گونجاوە و بە زووترین کات ئێمە ڕەوانەیان بکەین بۆ ئەوەی چاودێری وەربگرن کە چ لە ڕووی پاڵپشتی دەرونی بە دانیشتنی دەرونی و بێ یاخود لە ڕێگەی دەرمانی دەرونیەوە بێ. ئەگەر کەسێک پێویستی بە چاودێری زیاترە لە ڕووی یاخود کەس پێویستی بە کەسێکە کە شارەزای هەبێت لە ڕووی دەرونیەوە ئەوە ڕێکخراوی دەروونناسی پرۆفشناڵ و ڕاهێنراوی هەیە کە دەتوانێت ئەم چارەسەرە یاخود ئەم خزمەتە پێشکەش بکات. دەتوانی جێبەجێ یاخود دەتوانی بڵێ ئەتوانی ڕاوانەکردن یاخود ناردنی ئەو کەسانە کە پێویستیان بە پاڵپشتی دەرونیە ڕاوانەیان بکەیت لە ڕێگەی ئەو زانیارانێکی ئێستا بە دیار دەکەون لەسەر شاشەکە بۆ ئەوەی لە کاتی گونجاوە پاڵپشتی گونجاوشیە و وەربگرن. سوپاس بۆ کاتەکات بۆ سیرکردنی ئەم ڤیدیۆیە، هیوادارم توانی بێتمان پاڵپشت بین بۆ ئێوە.